باش نملكتن ئیشەی سایقمان کردووە و ئەمڕۆ هاتووین بزانین گەیشتوتە کوێ ئیشەکان خۆشحاڵین کاوە بینین خەریکە بەرەو کۆتایی ئیشەکانیان نەڕوات و ئیشەڵا بۆ پێنجشەمە بۆ یاریەکەیان ئامادە ئەبن و یاریەکی چاکی تیاکەن و نەتیجەیەکی باشیش بۆ خۆیان هێنن. سەی سایق بەشی خۆی پرۆژەی هەیە کە وەستاون ئاگاداری ئەوەین لە هەمان کاتیشە بودجەمان تەرخان کردووە بۆ ئەو پرۆژانەی کە وەستاون بەڵام خۆتان نەزانن لە ساڵی ڕابردوو و لە چەند ساڵی ڕابردوو ئەولەویەتی ئێمە وەکو حکوومەت دابینکردنی موچە بووە بۆیە تاکو ئێستا شکر پرۆسەی موچە کەوتووەتە سەرسکەی خۆی ئەو پارەی کە لە بەغاوە دێت مانگانە هاتووە بەڵام لە پاڵ ئەوەشە ئەو بڕەپارەی کە ئەمێنێتەوە بۆ پرۆژە تەرخانەکرێ و بێگومان سەی ساقیش بەشی خۆی وەرەگرە لەو پرۆژانەی کە وەستێنراون. وڵا یانزەیدا ڕۆژێکی ترە پێم وایە ڕۆژێکە کە ئیتر ئەبێ دەیدەمان لەبیر بچێتەوە ئیش بکەین بەرەو 11 ژیان ناوەستێ ژیان بەردەوامە مەعاناتەکان بەردەوامن کێشەکان بەردەوامە بن بەڵام پێمان وایە بە ئومێدێکی زیاترەوە بە مەعنەویاتێکی بەرزترەوە بە ڕوئیایەکی ڕوونترەوە ئەتوانین هەرێمەکەمان وڵاتەکەمان بگێنین بە کەنارێکی ئارامتر و ئەو کارانەی کە لێرە چڕبوونەتەوە ئەم فترەیە بیان گوازینەوە بۆ بەغا پرۆسەی پێکەنانی حکوومەتی تازە لە عێراق دەست پێکە و بەرەبەرە خۆمان ئامادە بکەین بۆ ئینتیخاباتی کوردستان ئیش ناوەستێ دەنگدانەکە بەعام ئارام بوو هەندێ بڵین خاوی هەبوو لە جیهازەکان بۆیە ڕەنگ بێت تەجروبەیەک بوو بێ کە داوا لە دەنگدەری گشتیەکەین زوو بچنە سەر سندوقەکان تاکو ئەو قەرەباڵغیە هەمووی لێک وەختە کۆ نەبێتەوە تاوا لە هەموو ئەو بەڕێزانە ئەەکەین زوو بچنە سەر سندوقی دەنگدان تاکو زوو دەنگەکانی خۆیان تۆمارکەن و هیوادارین ئەو ئارامیەی کە دوێنێ بینیمان و تا حدێک ئەو ئارامیەی کە لە بانگەشەکەیە بەگشتی بینیمان سپینش لە شێوازی دەنگدان لە کاتی دەنگدانەکەیە بە گڕوتینەوە تەبعاً بە قەرەباڵغیەکی زۆرەوە بەڵام بە جەوێکی خۆش بە ڕۆژێکی پیرۆز بە ڕۆژێک کە کوردستان تیای سەرەکەوێ بۆم نییە ڕێکلام بانگەشە بکەم بۆیە منەبێ هیوای سەرکەوتن بۆ کوردستان بەگشتی بکەم و دڵنیام لە نەتیجە هەر کوردستانی شەرسەرەکەوێت من هیوادارم بەردەوامی ببێت پێم وایە ئەم هاوپەیمانیە تەنها بۆ ئەم ئینتیخاباتە نییە بەشێکە لە جێبەجێکردنی ڕێککەوتنامەی دەباشان کە ڕۆیای ئەو دوو پیاوە مەز نەبوو و پێم وایە پێکەوە ئەژین لە یەک شوێنین لە یەک ناوچەین یەک کێشەمان هەیە بۆیە چەند ئەم کارانە پێکەوە ڕوبەڕوویان ببینەوە با قسەکەی ترتاو نەکەم بە عقوبە نەدرم ڕێژەی بەشدار بووم بەدڵ بوو سەروی تا هەندێک خەڵکەیە یانەوێ هەندێک کەس هەیە حەزەکە خەڵک بڕوخێنێ نابێ و ناکرێ و مشارەکە نییە و نازانم چی و ئەم شتانە هەیە ئەمە هەندێک خەڵکەیە لە ناو بێئی سیاسی ئەمە هەر خواخوایانە میزاجی خەڵک تێک بدەن خۆشبەختانە دوێنێ مشارەکەیەکی باش کرا خەڵک بە مرەتەبی چوون بەشدار بوون هیوادارم سبەینێش کە دەنگی تایبەتە بە دەنگی گشتیە ببورن بە جۆش و خۆشێکی زۆرەوە بەشدار بن و کوردستان سەربخەن.